بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانێژە سڵاوتان لێبێ و کاتتان باش. خۆشحاڵ و شادوانم لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێتری بەرنامەی بانێژەیە. گفتوگە و باس و خواسی ئەمجارەی بەرنامەی بانێژە باس لە دنیای ئەدەب و جیهانی ئەدەب و ئەدەبیاتی جیهانی و ئەدەبیاتی لۆکاڵی و پرسەکانی لۆکاڵی بوونەوەی ئەدەب و جیهانی بوونەوەی ئەدەب گفتوگۆ ئەەکەم و ئەپرسم ئایا ئەو ئەدەبێت کە لۆکاڵی ئەتوانێت جیهانی بێتەوە و ئایا ئەو ئەدەبێت کە ڕۆژێ لە ڕۆژان جیهانی بووەتەوە و قۆناقێک لە ناساندن و بەڵاوبوون و گەورەبوونی بەخۆیەوە بینیوە سەردەمێک دەتوانین بڵێن ئەدەبێکی لۆکاڵی بووە. ئەدەبیاتی کوردی لەم نێوەندەیە لە نێوەندی با بڵێن جیهانی بوونەوەی لۆکاڵی بوونەیە ئەتوانێت چی بکە ئەو هۆکارن چین ئەتوانێت دەستکاری ئەدەبێک بە پلەیەک بەرزی بکاتەوە لە ئەدەبیاتێکی لۆکاڵیەوە بۆ ئەدەبیاتێکی جیهانی. ئەمانە و چەند پرسێکی تر گفتوگە و گەنگەشەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یادگار لەتیف شارەزووری نووسەر و مامۆسای زانکۆ کە ئەمڕۆ لەگەڵمانایە و ئەم گفتوگەیە درێژە پێ ئەدەین و دەست پێ ئەەکەین. کاکتۆریان سڵاو لێبێ و زۆر بەخێر بێت. سڵاو سەرچاو سپاس دەکەم. سڵاو لە خۆت لە بینەرانی خۆشەویستی بەرنامەکەت. وەک لە پێشکی بەرنمەکەی ئاماژەمان پێەیە هەمیشەم پرسانە پرسێکی لێمێژینان و بە جۆرە لە جۆرەکان گرنگی و بایەخی تایبەتی خۆیانان هەیە. زۆر جاریش لە بەرنامە و لە کۆڕ و سیمینارەکانە گەنگەشە ئەکرێن و پێچی هێشتا ئێمە نەگەشت بینە جۆرێک لە تێگەشتێکی تەواوەتی و ئەکرێ وەک هەموو پرسەکانی تر خاوەن کۆڵێک دنیابینی و سەرنجی جیاواز بن. پێم خۆش بوو ئەم پرسە لەگەڵ بەڕێسا بکەمەوە بۆچی ئەدەبیات لۆکاڵی و جیهانی ینی ئەتوانین ئەم جۆرە لە ئەدەبیات ئەم جۆرە پۆلێنکاری بکەین یان لە ئەسڵا ئەدەبیات خۆی هەر لۆکاڵیە جیهانیە ئەم دابشکردنێکی معقولە یان جۆرێک لە ناماقولێتی تیا حەزەکەم سەرنجی بەڕێزت بزانم لەوە دەست پێ بکەم. بەناوی خوای گەورە و میهرەبان هەموو ئەدەبێک ئەدەبێکی ناوچەیە لۆکاڵیە بۆ کۆمەڵێک وەرگر ئەوترێت و ئەنووسرێت هەر لە سەردەمی ئەو سەردەمی کە ئەدەب بە شێوەزار بۆ بەزار بۆ نووسین کەم بووە هەتاوەکو ئەم سەردەمەی ئێستا کە نووسین و شێوازەکانی نووسین و تۆمارکردن گەشەی سندۆ و فراوان بووە هەردەم ئەو ئەدەبە ئەوەی پێی ئەوترێت جمهورێکی دانراو لە مێشکی شاعیرەکە لە مێشکی نووسەرە لە مێشکی هەموو تەنانەت قسەکەرێکشا هەیە. لەبەرەوە هەموو ئەدەبێک ئەگەر ناوچەی نەبێ ناتوانێت دواتر گەشە بکات و ببێتە ئەدەبێکی جیهانی. لە بە درێژایی مێژوو لەو کاتەوەی کە ژیارەکان دروست بووە و مرۆڤایەتی گەشەی سندووە بەردەوام ئەدەبێکیان چەند ئەدەبێک لەگەڵ ئەو ژیارانەیە باڵادەست بۆ گەشەی سندووە و ئەدەبەکانی تر وەکو ئەدەبێکی ناوچەیی ماونەتەوە یاخود ناسێنراون و بەردەوامیش ئەم ئەدەبە ناوچەیانە یان لۆکاڵیانە هەوڵیان داوە لە ڕێگەی شێوازی جۆرا و جۆرەوە بگەنە ئاستی ئەو ئەدەبە جیهانیە. ئەمەش بۆ خودی خۆی خاڵێکی زۆر ئەرێنیە زۆر باشە مانای زیندویی ئەدەبی ئەو گەلە یاخود ئەو نەتەوە دەگەیەنێ لە ناوچەیەکی دیاریکراوە چونکە ئەگەر بێت و مرۆڤ هەست نەکا بە گرفتێک بە ئارێشەیەک و هەوڵی چارەسەری نەکات بەردەوام لە شوێنی خۆی ئامێنێ و ئاگاداری دەوروبەری نامێنێ کەواتە هەستکردن بەبوونی ئەدەبی لۆکاڵی ئەدەبی ناوچەی و ئەدەبی جیهانی گلۆباڵی ئەمە بۆ خودی خۆی هەستکردنێکی ئەرێنیانەیە کە وا دەکات لە ئەدەبی هەر ناوچەیەک یاخود هەر گەلوونەتەوەیەک بەردەوام لە هەوڵی خۆبەرەوە پێشبردن بدات کەواتەمە خاڵێکی دروستە نەوەکو خاڵێکی نادروست. کاک دکتۆرەتەوێ بڵێ جۆرێک لە ململانەی هەبوو یان جۆرێک لە با بڵێن ئەمسەر و ئەو سەرکردن و پێلێنان و بە دوای یەکداچوون و لە نێوان ئەدەبە لۆکاڵیەکە و ئەدەبە جیهانیەکە لێرەوە جگە لەوەی ئەدەبێکمان هەیە ناوچەیە و ئەدەبێکیشمانەیە جیهانیە جۆرێک لە گفتوگۆ و پەلهاویشتن و نێقاشیش دروست بە لەو نێوەندەیە. بەردەوام چۆن لە ڕووی سیاسیەوە هێزێکی باڵادەست هەیە و دەیەوێ باڵادەستی یاخود دەژمونی بەسەر لایەنە کولتوری و لایەنە ئابووری و سەربازەکانی ئەوانی دیکەتا بسەبێنێ لە ڕووی ئەدەب و فەرهەنگیشەوە بە هەمان شێوەیە. هەندێک جار هێزی باڵادەست ئیتر ئایا هێزێکی بە زاراوەی ئێستا کۆلۆنیالیزمی و پاش کۆلۆنیالیزمی باڵادەست بێ یانەوەی من لە یەکێ لە نووسینەکانە ناوم ناوە کۆلۆنیالیزمی ناوچەیی وەکۆی ئێمە ئێستا کە دابش بووین بەسەر چەند دەوڵەتێکی نەتەوەیی یا ئەم دەوڵەتە نەتەوەییانە ئێستا لە ڕووی هەژمونکاری و باڵادەستی و زەوتکاریەوە ڕۆلی زۆر خراپتریان گێڕاوە بەرامبەر بە زمانمان بەرامبەر بە ئەدەبمان لە کۆلۆنیالیزمی مەزن لە کۆلۆنیالیزمی گەورە
لە باوکە گەورەکە کە کۆلۆنیالیزمی جیهانیە بەردەوام ئەم ململانیە هەیە. هەندێک ئەدەب هەندێک زمان داوازە و ئەتوێتەوە، هەندێک زمان و ئەدەبیش بەهێز و بەرگریەکە و هەوڵ ئەدات تەنانەت نەک ببێنێتەوە بەڵکو سنووری ناوچەی خۆی ببەزێنێ و پەل بەهابێژێت. ئێمە ئەگەر لە دەوڵەتەکانی دەوروبەری خۆمان ورد ببینەوە دەبینین زۆرێک لە زمان و ئەگەر ئەدەبەکان هەبوو بێت تواوەتەوە نەماوە بە پێچەوانی زمانی کوردیەوە، بە پێچەوانەی ئەدەبی کوردیەوە کە لەگەڵ هەموو سەردەمەکانە ڕووی گەشی هەبووە توانیوێتی بەرەنگاری هێزی باڵادەستی فەرهەنگی و توانەوە ببێتەوە نەتوێتەوە، بەڵکو توانیوێتی ببێتە هۆکارێکی سەرەکی ئامرازێکی سەرەکی ناسنامە شوناس بۆ گەلوونەتەوە. بۆیە ئەو باڵادەستی و پەلهاوێشتن و زەوتکردن تەنانەت زەوتکردن نەکرد تەنها ململانێ زەوتکردن لەلایەن هێزی باڵادەستەوە بەردەوام هەبوو و بەشێکشە لە سروشتی ژیان. ئێمە نابێ بە ڕنگاڵی و بە پەمەیانە تەماشای ژیان بکەین و تەنها لە چوارچێوەی یاسانیە دەوڵەتەکانە تەماشای هەموو بوارەکانی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگ و ئەدەب بکەین. ئەوەی باڵادەستە بەردەوام هەوڵی داوە ئەو باڵادەستی بسەپێنێت پێشەم شتی لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی ئابوووریەوە و دواتریش لە بوارەکانەوە. ئێمە بیرمان نەچێت کۆلۆنیالیزمی جیهانی پێش ئەوەی لە ڕووی سەربازیەوە هەنگاو بەهاوێژی لە ڕووی ئەدەبیەوە هەنگاوی هاوشتووە. پێش ئەوەی کار بکە لەسەر بیر و هزر و ئەندێشەی ئەو گەلانەی کە ئەم ویستویەتی باڵادەست بێ بەسەریانە و داگیریان بکە هاتووە لە ڕێی ئەدەبەوە بە تایبەتی ترج لە ڕێگەی ڕۆمانەوە کە زمان حاڵێکی کارای چینی بۆرجوازی ئەوروپایە لە سەدەی هەژدەوە لە سەدەی هەژدەی زاینیەوە هەوڵی داوە عەقڵیەت و زەهنیەت و هۆشی هەست و نەستی کۆمەلگای ئەوروپی ئامادە بکات بۆ پەڕینەوە بۆ ئەم وەک جۆرێک لە داگیرکاری ئامادەیان کە کە داگیرکاری دروستە لەو دیو دەریاکانەوە کە قاڕی بڵێن کیشوەری ئاسیای و کیشوەری ئەوروپایە و کیشوەری ئەمریکایە ئەم کیشوەرانە چۆڵن کەسی تێدا نییە ئێمە چین ئاوەدانەکەینەوە یاخود کۆمەڵێک هۆزی سەرەتایی تیاژین داوامان لەکەن لێمانە پاڕێنەوە ئێمە شارستانیان پێ بگەێنین. ئەم ئەدەبە لە پێش ئەوەی کۆلۆنیالیزم هەنگاوی سەربازی ڕاستەخۆ بنێ لە ڕێی ئەدەبەوە ئەم کاری کردووە. بۆیە ئەدەب بەردەوام هێزێکی کارای دەستی هێزی باڵادەست بووە. ئێستا لە پاش کۆلۆنیالیزمیش ئەو نەتەوانەی کە دووچاری ئەو زەوتکاری و داگیرکاری و لێسەدنەوەی ناسنامە و توانەوەی زمان و توانەوەی فەرهەنگ و توانەوەی ئەدەب بوون بە شێوەیەکی ڕەها لە سەردەمی کۆلۆنیالیزمی کلاسیکیا بە تایبەتی لە لای کۆلۆنیالیزمی فەڕەنسی کە زۆر کاری لەسەر بابەتی فەرهەنگ و بابەتی ئەدەب کردووە شتێک دروست بۆ پێڵێن گێڕانەوەی پێچەوانە یاخود گێڕانەوەی جێگرەوە ئەسەرد المضادیان ئەسەرد البەدیل. ئەمانە دێن چۆن ڕۆمان و ئەدەب و بە شێوەیەکی گشتی و شعریش لە ناو کایەکەیە لە لای کۆلۆنیالیزمی جیهانی گەورە بەکارهێنراوە بۆ ڕێگە خۆشکردنی باڵادەستی و توانەوەی ئەوەی دیکە ئەمان بە هەمان شێوە بۆ بەرپەشدانەوەی ئەو باڵادەستیە هەمەلایەنە ئەدەب بەکارهێننەوە وەکو پێم وتم لەژێر چەمکی گێڕانەوەی پێچەوانە یاخود گێڕانەوەی جێگرەوە یاخود بەرپەشدانەوە بەنووسین ئەڕەد و بالکتابە. کاگی دکتۆر ئەگەر ئێمە باز لە ئەدەبی ناوچەیی بکەین لێەوە دواتر پەڕینەوە بۆ ناو جیهانبینی گەورەکە یا ئەدەبیات بە و چەمکەیەکی ئەسە ناوی لێنراوە ئەدەبیاتی جیهانی چۆن بزانین ئەدەبێک لۆکاڵی یا ناوچەیە تایبەتمەندی خۆی هەیە یا ئەوەی لە سنوور یا ناوچەیەک یا شوێنێکی چەپەکی دنیاە جۆرێک لە ئەدەبیات هەبوو ترەوە جۆرێک لە ئەدەبی لۆکاڵی پێوترێ بنەمای هەیە ڕەهەندی هەیە یان چۆن ئەناسرێتەوە بۆی ئێمە بزانین ئەو ئەدەبەی کە ئینووسینە ئەو ئەدەبەی کە هەمانەیە ئەو ئەدەبی ڕۆژە لە ڕۆژان لە ڕێگەی حرەکەیەکی تەرجەمەوە بەریەکەوین لۆکاڵی و جیهانی بووەتەوە یا هەر ئەسڵن بە چەمکەش لە ئەسڵا جۆرێک لە جیهانێتی تایە. ئێمە
لەم جیهانەی کە ئێستا تێداژین کە سنوورەکان نەماوە و جیهانگیری باڵی کێشاوە بەسەر هەموو کایەکانە ئەو سنوورە سیاسی جوگرافی ئەوسا بربەز بوو لە گەیاندنی زانیاری ئێستا سۆشیال میدیا و میدیا و بە هەموو کایەکانی ترەوە بە زاندوێتی دەتوانین ئەو جاکاریە بکەین. جاکاریەکە بۆ نمونەی سامە گربینە سەر ئەدەبی کوردی خۆمان ئێمە نابێت تەنیا باس لە ئەدەبی کوردی بکەین بێ لەگەڵی شاباز لە بزاوی ڕخنەی ئەدەبی کوردی بکەین لەگەڵیا لەم جیهانەی ئێستا کە جەنابەت ئاماژەت بۆدا کە لە سەردەمی پاشەکان ئاژین پاش مۆدێرنە و پاش مۆدێرنە و پاش مۆدێرنە و هەمووی گۆڕانکاری گەورە و وەرچەرخانی گەورە ڕوەدا و جاران لە 100 ساڵە ئەگەر وەرچەرخانی گەورە ڕووی بدایە یان زووتر لەوانەیە بۆ نمونە تیۆریەکانی ئەفلاتۆن و ئەرستۆ بە درێژایی 500-600 ساڵ لەوانە بڵێم 1000 ساڵ نەک 500 ساڵ کە ئەوروپا دەستی کرد بە ڕێنساس و هەستانە و ژیانەوە هەتا ئەگەینە سەدەی 19 تیۆری ئەفلاتۆن و تیۆرەکەی ئەرستۆ بەردی بناغەکەی بوو و ڕێبازی کلاسیک تەنانەت ڕۆمانتیکیش کەوەکو پەرچەکردارێک هەمووی زیینوکردنەوە و دووبارە داڕشتنەوەی ئەو تیۆرە بوو بۆیە وەرچەرخانەکان ماوەیەکی زۆری ئەویست بەڵام لەم سەردەمەی جیهانگیری و تەکنۆلۆژیا خێرایەیە و ئایسا زیرەکی دەستکردی هاتۆتە ناو گۆڕانکاریەکان خێران چۆن بیناسینەوە چۆن نەیناسینەوە یەکەم ئەو ئەدەبێ ئەگەر توانی ئەدەبەکە ئەدەبێکی زیندوو بێ لە ناوچەکەیە خۆی بسەلمێنێ ناسنامەی خۆی بپارێزێت خوێنەری ناوچەیی پەنای بۆ بات بە بەردەوام بەشێکی لە خۆی بزانێت ئەمە بەشێکە لە زیندویی کە لەم جەنجاڵێت جیهانەیە ئەم ئەدەبن توانی وێتی نەتوێتەوە خۆی بپارێزێت و کاریگەریش دروست بکە یەکێکە لە هۆکارەکان هۆکارێکی تر بەڕاستی ئەوە بۆ تواناداری ئەو ئەدەبەیە کە خۆی بناسێنێت بە ئەدەبی جیهانی بە ڕەخنەی جیهانی بە بزافی ڕۆشنبیری جیهانی ئەمەش ئێستا لۆک و جاران لە کردەیەکی خودکاری تێپەڕیوە ئێستا ئەمە پێویستی بەدام و دەستگای زانستی پاڵپشتی کراو هەیە بۆ ئەوەی ئەم ئەدەبە لە ناوچەکەدا یان ئەم ئەدەبە ناوچەیە لە ڕێگەی توێژینەوە و پاڵپشتیکردن و دروستکردنێکی ژینگەی لەبارەوە زیاتر گەشە بکە لە ڕووی بە جیهانی بوونەکەشەوە دام و دەستگای دەوڵەتی ساغ و تەندروست و زانستی پەتی هەبێت ئەم ئەدەبە بناسێنێ بە دەوروبەر وەکاری ڕەخنەیی زیندویشی لەسەر بکرێت هەوڵە دەم بێمە سەرەوە کاگی تۆر لە دواتر لە پرسیارەکانمە چی بکەین بۆی ئەدەبێک لە لۆکاڵی بوونەوە بوازینەوە بۆ ناو جۆرێک لە ئەدەبیاتی جیهانی ئەمە پرسێک لەسەرەوە دەست پێ بکەم لە بارەی ژیانی مرۆڤایەتیەوە بەگشتی و لە ناو کوردەواریشە بە جۆرە لە جۆرەکان هەمیشە لە ناو دنیابینی شیعر و کللتور و حتا چیرۆکی ئێمەوە بەردوو جیهانبینی جیاواز دەکەوین کللتورێکیان بێت لە کللتوری لادێ کللتورەکەی تیان بێت لە کللتوری شار پێچێ ئێمە لە پێکەنینی گەدا حەسەنی قەزڵجی و پێشتر لە ناو چیرۆکەکانی ئێمە و لە سەردەمی قانع و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ناوی بنێن جۆرێک لە ئەدەبیات کە مهتەمە بە قەزیەی لادێ و کێشەکانی جوتیار و ئاغا و دەرەبەگو ئەمانەوە پاشتر ئێمە لە سەردەمی ڕوانگە و بڕێک پێش ڕوانگە و دوای ڕوانگەژەکەمێن ناو جۆرێک لە دنیابینی شاری و شارسازی و هاتنناوی مۆدێرنە و ئەمانەوە ئەتوانین ئەوە ببەسین بەوە بڵێن ئەو ئەدەبەی کە لە شارەوە دەست پێەکە وردە وردە هەنگاونانەکانی ڕوبڕووی ئەدەبێکی جیهانی ئەبێتەوە ینی پەیوەندی نێوان شار و بوونی دەستگای معریفی و زانکۆ و ئینستیتوتەکان و چوزانم ئەو ڕێکخراوانە و کۆڕوسی مینارەکان و خەڵاتە ئەدەبیەکان و ئەمانە شار یان زانکۆکان وەک دەستگایەکی معریفی و هەنگاونانی بەرەو جیهانی بوونی ئەدەب پەیوەندیەکەیە لەم نێوەندەیە بەڕاستی هەموو ئەدەبێک ئەگەر لە خودی خۆی دەست پێ نەکاو ئاگایی نەبێ بە دەوروبەرەکە ناتوانێت لەسەر پێ خۆی ڕابوەستێت ئەو چەمکەی جەنابەت ئاماژەی بۆەکەی لادێ و شار کە دواتر لە مۆدێرنەیە بە مەرکەز و بە پەراوێز بە ناوەند و بە پەراوێز ناو ئەبرێت لە پاش مۆدێرنەیە ئەو چەمکە کاڵە بێتەوە ئێستا ئەو سنوورەی چۆن لە جیهانگیریەکە سنوور نەماوە لە نێوانی وڵاتە لۆکاڵیەکانە ئەو سنوورە جوگرافی سیاسیە کلاسیکە تەقلیدیە بە هەمان شێوە ئێستاش پۆستمۆدێرنە بە پێچەوانەوە ئەو پەراوێزە ئەو ئەدەبەی کە ئەدەبێکی با بڵێن
پوخت خۆماڵیە بە چاوێکی ڕێزەوە تەماشایەکە بۆیە ئەو ململانەی لە نێوانە کە مۆدرنە کاری لەسەرە کرد تۆخی بکاتەوە کە ناوەند بەهێزە و ئەوانی دیکە ئەبێ پەراوێز بن و بە دەوریا بسوڕێنەوە و بۆیە تەنانەت لە قوتابخانەی ڕەخنەی لە قوتابخانەی بەراوردکاری فەڕەنسیە کە لە سەدەی 90 و سەدەی 20 ئایتر گەشت سەندی لە سەدەی 90 دەرەکەوی و گەشتێکا و هەتاوەکو تقریبا ناوەندی سەدەی 20ش بەو بیرکردنەوە ناوەندیە ئامێزە کارەکە کە ئەبێ ئەدەبێکی باڵا بێ و ئەدەبەکەی تر چاوی لێ بکە ئەبێ بەرلێکردن لە نێوانە هەبێ ئەبێ بەیەک گەیشت بن ئەم کەوتبێتە ژێر کاریگەری ئەوە بۆیە کاریگەر و کاریگەربوون بە مەرجی سەرەکی دانراوە بەڵام ئێستا ئەو لێکدانەوە نەماوە بۆیە لە قوتابخانەیەکی تر سەر هەڵەدا هەر لە بواری ئەدەبی بەراوردکارێکە قوتابخانەی ئەمریکیە ئەو سنوورە تێپەڕێنێ بەراوردکاریەکە نابەسێتەوە بە کاریگەربوون و کاریگەری و کاریگەربوون نایبەستێتەوە بە یەکگەیشتنی هەردوو ئەدەبەکە یاخود هەردوو ئەدیبەکە بەڵکو بەڕەهایی تۆ ئەبینی خاڵی لەکسون هەیە لە نێوانی مەحی و لە نێوانی بۆ نمونە تیسی ئیلیۆ تا بۆ نمونە کە لە ژیانیانە بە یەک نەگەیشتن و بەرهەم یەکتریان نەخوێندوتەوە بە حکمی زوروف سەردەمەکەی ئەو کاتە تۆ ئاسایی ساتوانی کاری بەراوردکاری و ڕخنی ئەدەبی لاان لەسەر بکەیت بۆیە ئێستا دەستکراوی زیاترە بۆیە من وتم پێویستە کە ئێمە قسەکەین لەسەر ئەدەبی لۆکاڵی و یاخود ئەدەبی ناوچەی و ئەدەبی جیهانی تەنیا قسە لەسەر ئەدەبی لۆکاڵی و ئەدەبی جیهانی نەکەین بەڵکو بێ قسەکەین لەسەر ڕخنی ئەدەبی کوردیش ئێمە ئێستا ئەبێ ئەو ڕخنی ئەدەبیە چووکە بەردەوام ڕخنە کارێکی دوولایانەی کردووە ئەم ڕخنە ئەدەبیە سەرچاوی دروستبوون و گۆشە سەرنەکەی تێکستە ئەدەبیەکان بۆ خودی خۆیەتی بەڵام لە هەمان کاتە کە ئەم ڕخنە بزاڤە ڕخنەی ئەدەبێ فراوانە بێ و گۆشەیەەکە کاریگەری لە ئاراستەکردنی ئەدەبیشا دەبێتەوە کەواتە دوولایانە وەکو فەلسەفەش بە هەمان شێوە ئەدەب کاریگەرە بە فەلسەفە دواتر دیسان وەکو چۆن ئەفلاتۆن کاریگەر بووە چۆن تەنانەت فرۆیت لە داڕشتنی تیۆریەکانە تەنانەت ئەرستۆ خودی خۆی لە داڕشتنی تیۆریەکانە هاتووە لە ئەدەبی هەڵنجیوە کاریگەرەکە دوولایەنە بۆیە ئێمە پێویستە لە ڕخنەی ئەدەبی کوردیە بە شێوەیەکی گشتی لەو ئەدەبە سۆزداریە لایەنگریەت دەربچین ئێستا ئەدەبەکەمان لە ئەدەبی کلاسیکەوە بگرین بۆ ئەدەبی نوێمان بۆ ئەدەبی هاوچەرخمان بە تایبەتی ئەدەبی کلاسیک هەموو کەرەستەکانی بە جیهانی بوونی تێدایە بە تایبەتی ئەدەبی کلاسیک ئەوەم زۆر بەلاوە گرنگە کە باس لەو دوو جۆر تەوژم بکەین تەوژمێکیان باوەڕی بۆەوە هەیە حەسب ئەوەی کە ئێمە گوێ نەدەینە ئەو دنیابینیە کە پێی وایە ئەدەبەکە بێ جیهانی بێتەوە و ئەبێ دەست بە کڵاوەکەی خۆمانەوە بگرین لە سوچێکە مهتەم بین بەوەی کە دانیشن بە دیار دۆخی خۆمانە و خەریکی خۆمان بین تەسەورێکی تریش باوەڕی وایە کە ئەبێ پشت بکەینە هەموو ئەو تەوژمەی کە لە پێشە هەمان بوو یەکسەر هەنگاو هەڵبگرین بەرەو نوێبوونەوە و جۆرێک لە کاتکردنیان جۆرێک لە وەسان هەبێ لەو بینەیە سەرنجە لەسەر ئەوە تیە ئەبێ چیە عفو ئەبێ باس لەوە بکەین ئەویشمان هەبێ و ئەمەشیان لەو بینەیە جۆرێک لە هاوسەنگی بپارێزین یان بەدیلێکی باش بۆ ئەمە چییە ئێمە لە یەک کاتە لۆکاڵیش بین و جیهانیش بین چونکە وەگەزانی بە جۆرە لە جۆرەکان ئێمە بە ئێستەشە وەکو میلەتی کورد ترسی سڕینەوەی شوناس و کللتور و چوزانم ڕنگ و ئاڵاو هەموو ئەمانەمانەیە وەڵامی پرسیارەکە وەرەگرم بۆ دوای ئەم ناوبڕە و دەست پێەکەینەوە بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرم و دەست پێەکەمەوە. بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتان کاک تۆر لە پێش ناوبڕەکەەوە باسم لە جۆرێک لە هاوسەنگی کرد لە نێوان ئەو تۆژمەیە کە پێی وایە ئێمە بێ دەست بە کڵاوەکەی خۆمانەوە بگرین و بە جۆرێک خەریکی دنیابینی خۆمان بین لەگەڵ ئەو تۆژمەیە کە پێی وایە حتمما ئێمە بێ بەپێی ئەو یاسایانەیە ئیش بکەین یا بنووسین ئەو تیۆریانە کە ڕاستەخۆ پەیوەندی با بڵێن ئەدەبی ئەوروپی ئەدەبی جیهانیەوە هەیە هاوسەنگێک هەیە لەم نێوەندەیە بتوانین ڕایگرینیان نەزەرتان چێ لەسەرەوە ئێمە بشمانەوێت دەرگا لەسەر خۆمان داخین دەرگا نەماوە تا دای بخین ئێستا هیچ دەرگا و دەواازەیەک نەماوە تەنانەت پەنجەرەش نەماوە ئێستا لێ شاوەکە ئەو نەبەهێزە دانیشتوی دێتە ناو ماڵەوە بوت دێتە بەردەمی ئەو شاشەی تۆ لە بەردەمیایت لەبەر ئەوە ئێستا جیهان دەمێک ئەوتراوەکە بۆتە گوندێکی بچووک
بە واتای و 6 گوندێکی بچووکە لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا شتێک ڕۆدەدا ئاگامان لێتی لەبەر ئەوە ئێمە بشمانەوێ ناتوانین هەندێک کەس هەیە هەندێک بیر و بۆچوونی هەیە کە ئێمە تەنها ئەبێت نەک لە ئەدەبی کوردیا لە ڕخنەی کوردیا لە ڕخنە و ئەدەبی ناوچەکەشمانە ناگادارم ینی لە زۆر ئەو کۆنفرانس و بۆنانی کە بەشدارم ئەو دەنگانە بەرزەبنەوە ئێمە بۆ نمونە ئەڵێن لە ڕخنەی عەرەبیە تەمەنەکەی زۆر لە ڕخنەی ڕۆژاوایی دوور و درێژترە ئێمە بۆچی پشت ببەستین بە ڕخنەی بە تیۆری ڕخنەی ڕۆژئاوایی بە هەموو ئاراستەکانیەوە بۆچی لای خۆمان سود نەبینین لە هەمان کاتیشا کە ئەو کللتورە گەورەمان هەیە هیچ کارێکمان لەسەر نەکردووە کاتێک ئاگادار بە هەوشاینەوە کە لەو دیوی دنیا تیۆرێکی تازە سەر هەڵەدا ئێمە شەڵێن وەڵا لەوانەیە لە ئەدەبی کوردیان لە ئەدەبی عەرەبیان لە ڕخنەی کوردیان لای فڵان و سەرمەش ئەو شتەمان هەبووە ئەی پێش ئەوەی کە لەوێ سەرهەڵدا بۆ ئێمە پێشتر ئەو تیۆریانە بەرجەستە ناکەین و نایدۆزینەوە لەبەرەوە نەمانەوێت ئێستا سەرچاوەی زانست سنتەرەکەی کاریگەریەکەی بە حکمی ئەوەی کە ڕۆشنایی ژیار زانست داهێنانەکان لە ڕۆژاوایە زۆربەی زۆری داهێنانەکانی تەکنۆلۆژیا بە هەمان شێوە لە بواری ئەدەب و لە بواری ڕخنی ئەدەبی و لە بواری قوتابخانە فکری و فەلسەفیەکانیشا لەوێ سەر هەڵئەدات ئەمە واتای ئەوە نییە کە من بێم لە بواری ڕخنی ئەدەبیە ئەدەبی کوردی یاخود ئەدەبی عەرەبی یاخود ئەدەبی فارسی بە زۆر ملکەچکەم بۆ تیۆرە لە تیۆرەکان ئێستا ئێمە ئەو تیۆرە زۆرانەی کە هەیە تیۆری ئەدەبین هەڵێنجراوی ئەدەبن وەکو پێم وتن ئەدەب و ڕخنە ئێستا بە هەردووکیان ئەم کاریگەری لەسەر ئەو دروستەکە ئەمش کاریگەری لەسەر دروستەکە ئێستا چەندین تیۆر و چەندین منهەج میتۆدی ڕخنەییمان هەیە کە کاریگەری گەورەی لەسەر ئاراستەی فکری فەلسەفی و ئەدەبیش دروست کردووە بە هەمان شێوەش ئەو تیۆرە ڕخنەیانی کە سەر هەڵەدا یاخود ئەو لەگەڵ منهەجەکانە کە گەشەکات و خێڵەکەی زەختر و دیارترێ بێ بێتە منهەجەکە بێتە میتۆدێکی ڕخنەیی هەڵێنجرا و کاریگەرە بە هەم بەرەو پێشچوونە جیهانیەکان و هەم ئەدەبەکە بۆ ئێستا ئەو ئەدەبی لە جیهانە هەیە ئەدەبێکی مرۆڤایەتی هاوبەشە ئەمە مۆرکی مرۆڤایەتی پێوەیە هەر ئەدەبێک ئێستا لە جیهانە کە ئەدەبی جیهانیە زادی ئەم ساتە نییە زادی هەموو پێشکەوتەکانی مرۆڤایەتیە کە مرۆڤایەتی بەشدار بوون لە دروستکردنی ئەو ئەدەبەیە و تەنانەت لە تەکنۆلۆژیاشە زانەکان ئێستا ئەڵێن تەکنۆلۆژیا باوکی نییە هی مرۆڤایەتیە هی کەڵەکە بوونە بۆیە من کە ئەم تیۆرە ڕخنەیانە وەرئەگرم یاخود تەنانەت لە بواری داهێنانە کە شێوازی نووسین و دەربڕین و داڕشتنەوەی ئەدەبیە ئایا لە شعرا بێت لە ڕۆمانە بێت لە چیرۆک و کورتە چیرۆک و هەر ژانرێکی تری ئەدەبیا بێ ئەمە مانای ئەوە نییە کەمە تایبەتە بە کۆمەڵێک کەس و یان کۆمەڵێنەتەوەی دیاریکراوە بەڵکو ئەمە بریتیە لە بیری مرۆڤایەتی و بەرهەمی مرۆڤایەتیە ئەمە دەستکراوەیەکم ئەداتێ من ئێستا لە جاتی ئەوەی کە بە شێوازێکی سەرپێیی بێم دراسە و لێکۆڵینەوەی ئەدەبی بکەم لەسەر ئەو ئەدەبە کلاسیکەی کە هەمە یاخود ئەدەبی نیۆم یاخود ئەدەبی هاوچەرخم ئێستا من فرەیەکم لەبەردەستایە ئەم فرەیە دەسم واڵا ئەکات بە پێچەوانەوە وام لێ ئەکات جۆرێک لە بەرکەوتنی بەرهەمدار دروست بێ لە نێوانی بیری ڕخنەی من و بیری ڕخنەی ئەوی دیکەیە لە نێوانی ئەدەبی من و لە نێوان ئەدەبی ئەوی دیکەدا کاک تۆر پێش بەرنامەک پێش ناوبڕەکە باسە لەوە کە جۆرێک لە ڕەگەزی ئینسانیانە لە ناو ئەو جیهان بینێ گشتیا هەیە با بڵێن ئەدەبی جیهانی بنەماکەی جۆرێک لە ئینسانیەت و جۆرێک لە مرۆڤبوون و ئانەیە لە ناو دنیا بینی ئێمە ئەکرێت بەڕێک لە شاعیرەکانمان سەفەریان کردبێ یا گەڕابن ئەکرێت زۆر بشان لە کوێرە لادەیەکی وەکو لادەکانی چوزارم شارە زۆریا هەورامانیا لە ناوچەکانی کوردستان بوو بن و ئەدەبێکی باڵایشان نووسی بێ ئەتوانین ئێمە ئەدەبی کلاسیکی خۆمان وەکو بەڕێزت پێشتر باسە کرد بنەماکانی مرۆڤبوونی تیا بدۆزینەوە دنیا بینی جیهانی تیا بدۆزینەوە ینی با پرسیارەکە وا پخت بکەمەوە ئەگەر نالی تەرجەمە بکەین ئەگەر مەحوی تەرجەمە بکەین سەیدی و بێسارانی تەرجەمە بکەین ئەتوانین بیانێرینە دەرەوە ینی ئەتوانین بە جۆرە لە جۆرەکان وەکو ئەدەبێکی جیهانی بیان ناسین ئەو بنەمایانە تایە مامۆستا محەممەدی مەلا عەبدولکەریمی مدەڕیس هەردووکیان خۆی گەورە لیان خۆش بێت
لە پێشەکی دیوانی نالیە ئاماژەیەکی جوانەکە ینی بە پوختی ئەڵێ پێلێ هەڵبڕین نییە پێلێ هەڵبڕین نییە یعنی زیادەڕۆی نییە پێلێ هەڵبڕین نییە ئەگەر بڵێم ئەدەبی نالی لە ئاستی ئەدەبی گەلانی سەردەستی ناوچەکەمان بوو لە سەردەمی خۆیانەوە ئەدەبی فارسی و ئەدەبی عەرەبی و ئەدەبی تورکی لەبەر ئەوە من پێشتر وتم ئەدەبی کوردی بە تایبەتی ئەدەبی کلاسیکمان هەموو کەرەستەکانی بەجیهانبوونی تێدایە کەرەستەی بەجیهانبوون چییە؟ یەکەم لەسەر پێخۆوەستان، دووهەم بنەمای ناوەکی بەهێز، سێهەم توانای دواندنی ئەوەی دیکە. توانای دواندنی ئەوەی دیکە ئەوەیە کە هاوبەشی مرۆڤایەتی لە ڕێگەی ئەو تێزە فکری و فەلسەفیانی کە لە ناوی هەیە لە ڕێگەی ئەو خەمە مرۆڤایەتی کە هاوبەشە لە نێوانی مرۆڤەکانە چونکە ئێمە بە درێژایی لە ئادەم و تا ئێستا بە شتە خۆشەکان دڵخۆش دەبین، بە شتە دڵتەزیێنەکان غەمگین نەبین، وەکو ئیلیا ئەبو ماضی ئەڵێ ئەخی ئەنتە مثلی یەهوش وجهك للنعمة وفي حالة المصيبة تكمد. خۆشگوزەرانیەک دڵخۆشیەک ڕوتێکە بەناوچوانەوە دیارە، بە پێچوانەشەوە ناخۆشی و نەخۆشیێک ڕوتێگا دیسانەوە بەدەموچاوتەوە دیارە. ئەمە هاوبەشی مرۆڤایەتیە. لەبەرەوە ئەدەبی کلاسیکی کوردی لە ڕووی مرۆڤایەتیەکەەوە بڵێ ئەدەبێک کە تەرخان کراوە بۆ بەرچاوڕوونی مرۆڤ، بۆ پێدانی چێژێکی ئەدەبیانەی باڵا بە مرۆڤ، بۆ کردنەوەی دەلاقەی نوێ بۆ ڕوانین لە ژیان، لەگەڵ ئەوەی ئەو فەلسەف و مەنتیق و علم و کەلامی کە لە سەردەمی خۆیان ناباووە هەمووی زۆر بە ئاوسازی وەکو وەکو ڕوونی وەکو سازگاری ئاو توێنراوەتەوە و دیسان بەرهەمێنراوەتەوە. لەبەر ئەوە ئێمە گەربێت و وەکو ئەدەبی فارسی کە بە زۆر بە بەرنامە ڕێژی کاری بۆ کراوە، ئێستا تۆ سایتێکی ئەدەبی فارسیەکەیتەوە سێرەکە شعرەکانی فردەوسی و حافظ و سعدی لە ڕووی دەنگەوە لە ڕووی ڕەنگەوە تەنانەت خوێندنەوەکەی هەمووی خێتە سەر بیتەکە بۆ تەخوێنێتەوە، بەحرەکەت پێڵێ، وەزنەکەت پێڵێ، وردەکارەکانت پێڵێ. ئەدەبی عەرەبیش ئەو خزمەتە کراوە، بەڵام هێشتا نەگەشتوتە ئەو خزمەتی کە بە ئەدەبی فارسی کراوە بوو شێوەیە. هەرەمەیەوە کە زۆر داڵێن ئەم ساڵی مەولانایە لە جیهانە یان جۆرێک بڵێ سنووری بەردەوام سنوورەکانە بڵێ. لەبەرەوە ئێمە بۆیە پێشتر لە سەرتای بەرنامەکەی ئاماژەم بۆ کرد، وتم کاری پەڕینەوە لە لۆکاڵیەوە لە ناوچەیەوە بۆ جیهانی لە کاری خودکاری و تاکی تێپەڕیوە. ئێستا سەردەمی دامەزراوەیە، سیاسەتی کللتوری و بەڵێ ئەبێت لە دەوڵەتە بەردەوام ساڵانە سیاسەتی کولتوری هەبێ، پلانی کورت و ناوەند و درێژخایان هەبێت کە ئێمە لە هیچ بوارێکا بەداخەوە نیمانە. ئێمە ئەو کە لە پورە زیندووەمان هەیە بە هیچ شێوکاری لەسەر نەکراوە. من لە یەکێک لە نووسینەکانمە و لە بڵاوکراوەکانمە ئاماژەم بە قسەیەکی ماک گرام کردووە کە مێژوونووسێکی هاوچەرخی ئەمریکیە، ئەڵێ هەر کەسێک لە ڕۆژئاوا بیەوێ تا ئێستاش شتێکی دیار لەسەر ئیسلام بخوێنێتەوە، سێ کەسایەتیەتە پێشاو بە زەقی. کەسایەتی پێغەمبەر محەممەد درودی و خوای لەسەر بێ، سەلاحەدینی ئەیوبی، سلێمانی قانونی. تەماشاکە ئێمە هەمان بێ نەمان بێ کە کەسایەتیەک سنوورە لۆکاڵی ناوچەیەکەی بە بەرداوامی بڕیوە سەلاحەدینی ئەیوبیە. تەنانەت هاوڕێیەکم لە یەکێ لە وڵاتە ڕۆژئاوایەکانە وتی لە بۆنەیەکی ئاوە کەلتوریە، وتی ئەوەی کورد بە سەلاحەدینتانە ئێمە بێناسین، کەسی کە نیوتم نا ئێمە ئەدەبێکی وا بۆ کاری لەسەر نەکراوە. لەبەر ئەوە ئێمە پێویستمان بە کاکتۆر حرەکەی تەرجەمە لە ناو سیاسەتی کللتوریە. ئەمە تا چەند گرنگە دنیابینی کوردی یا ڕۆشنبیری کوردی بە موئەسسەسەی ئیشی لەسەر بکە. ینی بزانین لەم ناو سیاسەتێکی کللتوری زەمەنیە بۆ ئەم 5 ساڵەیە بۆ ئەم 4 ساڵە کام ئەدەبە گەرەنگە بخوێنرێتەوە، مەسەن ڕۆمانە، چیرۆکە لە ڕووی ژانرەوە، حتا لە ناو ڕۆمان نووسەکانە مەسەلەن چی بنێرین، چی تەرجەمەکەین. لە ناو سیاسەتی کللتوریە بە بیزاد شتێک بە ناوی حرەکەی تەرجەمەوە. تاوان ئێمە ئەوەی کە دەستمانەکات پێمانەگاتەوە لە ڕێگەی حرەکەی تەرجەمەوە. بزوتنەوەی وەرگێڕان ڕۆڵی چێ لەم نێوەندەیە؟ ڕۆڵی گەورەی بینیوە بەردەوام لە وەتەی شارستانی پاشان کە گەورەتر بۆ بۆتە ژیار، ئەوەی ڕۆڵی گواستنەوە و پەرەپێدانی بینیوە وەرگێڕان بووە. ئێستا ئێمە هەر تیۆرێک خوێنینەوە ئەیگەڕێنینەوە بۆ یۆنانیەکان، ئەیگەڕێنەوە بە تایبەتی لە سوقراتەوە بۆ ئەفلاتۆن بۆ ئەرستۆ، کە من لە یەکێ لە نووسینەکانمە کە لەسەر بواری ژیار و شتانەیە
بە دوواداچوونێکی زۆرم کردوورد بوومەوە لە هەندێک کۆڕ و کۆبوونەوەیە ینی تایبەت بۆ بوارانە تەماشاک یۆنانیەکان خۆم مای سەرنجم بووم باشە بۆ چێ بێ هەموو شتێ بگەڕێتەوە بۆ ئەوان ئەی پێوان چی تەماشاکەی ئەوانیش بە هەمان شێوە لە ڕێگەی وەرگێڕان و لە ڕێگەی خوێندنی ڕاستەوخۆوە لە لای بابلی و سۆمەری و ئەو یارانی پێشەمان بووە سوودمەند بوونێکی فیداغۆرس لە بابلە چەند ساڵ ماوەتەوە و نەک ئەوە یعنی لە ئەفلاتۆن خۆی لە کتێبەکانە لە نووسینەکانە باسەکە کە پێغەمەر هەبووە لە سەردەمەکانە کەواتە هەم ئەوەی کە پێوترێ سانەقڵ سەرچاوەیەکی باڵا هەبووە هەم سەرچاوەیەکی دنیاییشە بووە کە ئەمان لیان وەرگرتووە تەرجەمان لێ کردووە لە زمانەکانی دیکەوە یعنی ئەفلاتۆن پێشتر سوقرات فیثاگۆرس ئەمانە هەمووی لە زەویەکە هەڵ نەتۆقیون بێ ئەوەی بارانێ بێ ئەوەی زەوێکە خۆی لە بار بوو بێ و بەڵکو ئەوەی کە بارانەیە مەڵ تەرجەمەوە بووە ینی ئەوتوانی ئەو بارانە وەکو شوبهاندنێ کە هینە سەر ژیاری ئیسلامیش ژیاری ئیسلامی هەر لە سەردەمی پێش عەباسیەکان لە سەردەمی ئومەویەکانەوە لای ئەمیر خالید بزاوێکی گەورەی دامەزراوەی وەرگێڕان دەست پێکا بۆی لە ماوەیەکی کورتە هەرچی بەرهەمی زیندوی مرۆڤایەتیە وەرگێڕێتە لەسەر زمانی عەرەبی یەکێ لە مێژوونووسە ڕۆژئاوایەکان ئەڵێ ئێمە تەنیا سوودی دووبارە خۆ دروستکردنەوەمان لە کللتور و لە حەزاری عەرەبی ئیسلامی وەرنەگرتو تەنیا بەڵکو بەهۆ لە ڕێی تەرجەمەوە بەڵکو بۆی ئەوانەوەی ئێمە جارێکی تر ئاشنابووینەوە بە دەستنووسەکانمانە کە پاراستوینی لەبەر ئەوە ژیاری ئیسلامی لە ڕێگەی تەرجەمەوە خۆی دروست کرد جارێکی تریش ئەوروپا لە دوای ڕێنساسەوە لە ڕێگەی دیسانەوە تەرجەمە وەرگێڕانەوە کاتە ئێمە ئەومان نەکردو هێشتا ئەدەبی عەرەبیش لە سەدەی 19ەوە ئەدەب و ڕەخنەی کولتوری عەرەبی کە دەست پێ دەکا بە هەمان شێوە بزاوێکی وەرگێڕانی کارا دەست پێکا و کار پێکا و ئەگەر جەنابیشت باشتر ئاگاداریت ئەدەبی فارسی ئەدەبێکە هەل لە بنەماوە کاری ورد و زیندوی کردووە لەسەر وەرگێڕان دەستخۆشکەواتە کاک دکتۆر گەڕانەوە بۆ جۆرێک لە داڕشتنی پلان و بەرنامە بۆ ڕۆژی و لە ناو سیاسەتی کولتوریا و ڕۆڵی زانکۆکان و بەشەکانی وەرگێڕان و حتا وەزارەتی ڕۆشنبیری و ئەمانە گرنگن لە بە جیهانی ناساندنی ئەدەبێکا کە بە جۆرە لە جۆرەکان ئەکرێ ناوی بنێن ئەدەبێکی لۆکاڵی دەم خۆش زۆر ڕاستە ناوی وەزارەتی ڕۆشنبیری هێنا ئەرکی سەرەکی کەوێتە سەرشانی ئەوان پێویستمان بە دەستگایەکی با تاوێ گرتوش نەبێنیم چاوی گرتووی وەرگێڕان هەیە ئێمە هیچ دەستگایەکمان نییە بۆ وەرگێڕان دەستگایەکی فەرمی ئەوەی هەیە چالاکی تاکیە گرنگی وەرگێڕان لە چیە گرنگی وەرگێڕان لەوەیە کە پێشتر جەنابەت ئاماژەت بۆ کرد جۆری ئەو ئەدەبەی وەرەگێڕێت کام ئەدەب کاریگەرە کام ئەدەب ئەتوانێت ڕوانگەی مرۆڤایەتیمان پێبەخشێتەوە ئەتوانێت ئاستی دەربڕین و جیهانبینی نووسینمان لەلا فراوانتر و گەورەتر بکە نەوەکو ئەدەبێکی بەرکار بێت و ئەدەبێکی بەکارهێنەری ڕۆژانە بێت و هیچی دیکە ئێمە ئەبێت ئەگەمە لە خاڵێکی بێت لە وەرگێڕان ئێمە گەردام و دەستگایەکی چالایەکی وەرگێڕانی نیشتیمانیمان هەبێت ئەو کاتە ناکەوینە داوی ڕیکلام و داوی ناساندنێکی خڵێتێنەرانەی هەندێک بەرهەمی ئەدەبی جیهانی و تەنانەت ناوچەیش هەندێک ئەدەب هەیە تەنانەت خەڵاتە باتەوە خەڵاتەکە بە بنەمای زانستینی بردوێتەوە لە ناو خەڵاتەکانە بە تایبەتی ئەو ناوچەی کە ئێمە تیاژین پێوەری زانستی یەکلاکەرەوە نییە من خۆم لە یەک دوو خەڵاتی جیهانیە ئەندامی لیژنی هەڵسەنگێنەر بووم هەندێک لایەنگریتیایە هەندێکەیە ناخوێنێتەوە هەڵسەنگێنەرە بدانرا و ناخوێنێتەوە تەنانەت سەری ناونشانەکەیەکە تەنانەت من خۆم زۆرێک لە نووسەرەکانی ئەو وڵاتانی کە بەرهەمەکانیان ناردووە تەواان دەرەوەی عێراق کە زانیوان ئەندامە میان ساڵانی داهاتووتر پەیوەندی پێوەکەن ئەو بەرهەمەم ناردووە ئەگەر کەسێکی نازانستی بم لەوانەیە پەیوەندی کەسایەتی ئەگەر بەرهەمەکەی ئەو کەوتە بەرچاوم سۆزداری و برادایەتی بمگرێت و حکم دەم ینی حاڵەت لەو بابەتە زۆرە بۆیە وەرگێڕان ئەبێت دەستەبژێر بێت بۆ بابەتی فکری بۆ بابەتی تەنانەت زانستی بۆ بابەتی ئەدەبی چین ژانرێک لە ناو ژانرەکانیشا چین و سەرێک وەچی بەرهەمێک وە بە تایبەتی تریش بۆیە ئێستا ئێمە بە شێوەیەکی گشتی قسەکەم لە ڕخنەی کوردیدا بەڕاستی بەش تا ڕادەیەکی زۆر هەر لە سەرەتایین نەگەشتوتە ئاستی
ئەو ڕەخنە جیهانەی کە پێویستە کاری لەسەر بکەین لە چەند چەمکێکی زۆر سەرەتایی زیاتر تێنە پەڕێوین. هەندێک محاولات هەیە، هەندێک هەوڵەیە کە ڕەخنەگرەکان یاخود مامۆستاکانی زانکۆوانی سەرپەرشتی نامۆ تێزەکانەکەن بابەتی زیندوو ئەدەنە قوتابیەکان، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی باڵی کێشاوە بەسەر کایە ڕەخنە ئەدەبیەکەمانە ڕەخنەیەکی سادەیە. هۆکارەکەشی چییە؟ نەبوونی وەرگێڕانێکی کارە کە تۆیەکی قوتابی منێکی قوتابی بە بابەتی سادە ڕازی نەبی. دەستخۆش کاکتۆر بڕێک باسمان لە دنیای کلاسیکی ئێمە کرد کە وتمان بڕێک بنەمای ئینسان دۆستی و مرۆڤانە و هەندێک ڕەهەندی جیهانیانەی تایە کە ئێمە توانین تەرجەمەیکەین و بینێرینە دەرەوە. باب هەندێک باس لە ئەدەبی نوێ بکەین ئەگەر زۆر قۆناغەکە دیاری نەکەن وەکو چەمکێکی عام باسیکەین. ئێمە لە ناو جیهان بینی و دنیا بینی تازای ئێمە کۆمەڵی کارەساتی گەورەی وەکو هەڵەبجە و ئەنفال و کۆڕە و نزیکترینانەکرێ شنگال و ئەمانە بن هەتا کۆچوڕە و پارچەکانی کوردستان و کۆبانێ و ئەمانە لە ناو ئەدەبی ئێمە بە جۆرە لە جۆرەکان ڕەنگیان داوەتەوە هەن وەکو ئەدەبێکی لۆکاڵیە بە بڵێن ناوچەی تا ئێستا سیر کراوە. ئەم ئەدەبە مای ئەوە هەیە وای لێ بکەین لە ڕێگەی ئەو کردانەوە لە ڕێگەی مەسەن پرۆسێکی وەکو ئەنفالەوە ئەو جۆرە لە جیهان بینی دروستکەین و تەرجەمەیکەین و بینێرینە دەرەوەیان نووسەرانی ئێمە توانیویانە نووسەرانی نوێ ئەو هێزیان هەبێ. بە نمونە ئەگەر زۆر دوور نەڕۆین مەسەن شێرکۆ بێکەس بختیار عەلی بڕێک ئیش و ئاماژەیە هەریەکان خاوەنی چەند خەڵاتێکن ئەگەر با بڵێن لە فۆرمە گشتیەکە زۆر جیهانی و قەبەنەوێ بەڵام بڕێک محاوەلەی لەو جۆرە هەیە. ئەمە چۆن بخوێنینەوە؟ بەڕاستی من پێم باش نییە ئەمەی کورد هەر لەو چوارچێەوەی مەرگەساتیا بخولینەوە. مەرگەسات تەنها وەکو نمونەیە یاخود من زۆر جار هەندێک کەس پێم بەڵێت تۆ باسی شاعرێکی عەرەبیان غێر عەرەبەکەی ئەو شاعر عەرەبەیان و نووسەر عەرەبەت چی لەسەر کورد کردووە. بابەتەکە بریتی نییە لەوە بابەتەکەەوە ئێمە بتوانین ئەگەر توانیمان ئەدەبێکی ئاستباڵامان هەبێت ئەم ئەدەبە ئاستباڵا ئیتر بۆ خۆی ناسنامەیە واکا لە ئەوەی دیکە من بخوێنێتەوە بزانم من کێم و من چیم ئەو ئەدەبە باڵام بەرەمێناوە. مەرگەساتەکە لە ئاستێکا بە سوودە و کاریگەرە بەس هەموو ئەدەبەکان بێتە مەرگەسات بەڕاستی وامان لێکاوەکو نەتەوەیەکی هەردەم قوربانی دەر بناسرین و توانای ئەومانی هەڵسینەوە توانای ئەومان نییە وەکو وەڵامی پرسیارەکەی جەناویشت بڵێ توانراوە تا ڕادەیەکی زۆر ئێمە کە باسی ئەدەبی کوردیەکەین و باسی ئەدەبی کلاسیک ئەدەبی کلاسیک بە شێوەیەکی گشتی ینی زۆر باڵا هەموو کەرەستەکانی بەجیان بوونی تێدایە بەبێ دوودڵی ئەتوانم قسە بکەین. ئەدەبی نیو ئەدەبی هاوچەرخشمان بە هەمان شێوە ئەدەبێکی بەرز و باڵایە و نووسەرمان هەیە شاعرمان هەیە کە بەرهەمەکانیان ئەگەر لە نەتەوەیەکی تر بوونایە ئەچوو ئاستی بەرهەمینەتەوە باڵا دەستەکان و ئەبوو ئەدەبێکی جیهانی. ئێمە جەناب ئاماژە بۆ شتێکە کرد بێ دەوڵەتی و بێ ئاڵایی بەڵام ئێمە نزیکی 30 ساڵە نیمچە دەوڵەتێکمان هەیە ئەوەی لە میرنشینی بابانە کراوە لە پێشتە لە نشینی ئەردەڵانە کراوە لەوانەیە باڵا دەستی و ڕاهەیەکان بەقدر ئێمە نەبوو بێت. بۆچی لە میرنشینی بابانە وەکو نمونەیەکی زەقی تا ڕادەیەک نزیک لە خۆماوەرگرین ئەو قوتابخانە زیندۆ دروست ئەبێت و ئەبێتە مای ئەوەی کە ئەم زمانە بێتە زمانێکی باڵا و قوتابخانەیەک دروست بێ و ڕچەشکێن بێ و دواتر بە دوای خۆیان هەتا ئێستاش بەردەوام بێ بۆ ئێمە ئێستا ناتوانین لەبەرەوە نەبوونی ئەو سیاسەتی کولتوری و نەبوونی خەمی نیشتیمانە ئەگینا هەموو تواناداریەکان لە بەردەستا بوو تا ئێساش لە بەردەستان بەڵام زۆر بە چاوێکی گرنگیەوە تەماشای ئەم بوارانە نەکرا وەکو بوارەکانی تری پیشەسازی کوشتکواری چۆن ئەو بوارە زیندوانە پشتگوێ خراوە ئەدەب و کولتوریش بە هەمان شێوە پشتگوێ خراوە. بۆیە ئەدەبی نوێمان و ئەدەبی هاوچەرخمان ئەوەی تێدایە کە بتوانێت ڕوویەکی گەشی ئێمە پیشانی دەرەوە بدات و توانایشی تێدایە ئەو نمونانەشی باسە کرد بە هەمان شێوە یعنی شاعرێکی وەک شێرکۆ تۆ لە ڕووی بیرکردنەوە دنیابینینەوە لەگەڵا بیاون لەگەڵیانە بیت بەڕاستی توانادارێکی هەیە کە ئەدەبەکانی وەرئەگرێتە سەر زمانی عەرەبی وەرگێڕاوەتە سەر زمانەکانی تری بێگانە هەچ نووسەرێک هەچ ڕەخنەگرێکی خوێنێتەوە ئەزانێم ئەدەبێکی باڵایە بۆیە توانێت تیجی خۆی بکاتەوە. بە هەمان شێوەش ڕۆمانی هاوچەرخمان ڕۆمانی گەورەی تێدایە و تەنانەت ژیان لە ئەوروپا ژیانکردن لە ئەوروپا مانەوە لەوێ
تەنها هۆکار نییە ئێمە بحکمەوەی ئێستا دنیاوەکو و پێشتریش ئاماژەمان بۆ کرد سنوورەکانی نەماوە لە ڕێگەی خوێندنەوە بە زمانی ئەوی دیکەیان لە ڕێگەی وەرگێڕانەوە توانیمانە سودمەند بین و توانیشمانە کاریگەر بین و کاریگەریش دروست بکەین بەڵام ئەوەی کە نەمانتوانیوە بیکەین دروستکردنی دام و دەستگای فەرمی نیشتیمانیە کە هەم وەرگێڕان بکاو لە ئەدەبی جیهانیەوە لە ڕخنەی جیهانیەوە لە فکری جیهانیەوە و بە هەمان شێوەش ئەو بەرهەمەی کە هەمانە بە زمانێکی باڵا بە وەرگێڕانێکی تەندروستانە و زانستیانە ئاراستەی دەرەوە بکات و تەنانەت مامۆستا ئێمە پێویستمان تەنیا بە وەرگێڕان نییە بەڵکو لەگەڵ وەرگێڕانەکەشا بۆ یەڵم کارەکە لە خودکاری و تێپەڕیوە پێویستی بەدام و دەستگای فەرمی هەیە پێویستمان بە بازارکردنیش هەیە ئێمە با هەتا وەرگێڕی باشیشمان هەیە بتوانێت بەرهەمەکانیشمان وەربگێڕێت لە چۆن کێ بتوانێت بەشداری پێ بکات لە پێشنگانی و دەوڵەتەکانە لە بۆنە نێو دەوڵەتەکانە ئەوەش بە خۆی گاڵتە نییە یعنی سە تۆ بەرهەمێک بڵاوەکەیتەوە چەندێ بڵاوکردنەوەی بەرهەمەکە گرنگە بە بازارکردنەکە ئێستا زیاتر لەوە گرنگترە کاک دکتۆر دامەزراوەیەک دروستە بێت ناوی دامەزراوەیەکی زانستی با بڵێن کوردیە کە بریتە لە زانکۆ لە پاڵیا لە پاڵ زانکۆشە هەندێک دامەزراوەیەکە کەم تا زۆر نازانام ناویان بنێم وردە دامەزراوەیان نا مەسەلەن نووسەرانی کورد ئەکادیمیای کوردی یەکێتی نووسەران بڕێک جان ڕێکخراوەکان حتا هەندێک جار میدیاش با باس لەوان بکەین بە تایبەت زانکۆکان ئێمە باز لە ئەدەبی کوردیەکەین خەریکین بەشی کوردی کۆمەڵناسی حتا مێژوو پەیوەندی نێوان بەشەکان لە نێوان یەکترا بەشی عەرەبی و کوردی ئەم هەموو ساڵە مەسەلەن بە بەردەوام تۆ تەلەبە بەرهەم هێنێت ئیشی لەسەرەکەی بەس بۆ ئەوەیە بڕوانامەیەکی بیتێ یان جۆرێک لە دنیابینی دروستەکەی حی بەلانی کەمەوە لەبارەی تیۆری ئەدەبیەکان ڕخنەی ئەدەبی نووسینەوەی مێژووی ئەدەبیات زانکۆکان و دامەزراوەکانی دەوروبەری کە پەیوەندن پێیەوە ئەمانە چ ڕۆڵێکیانە ئەگەر وەکو دوا پرسیار تا ڕادێک بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. بەڕاستی ڕۆڵەکە زۆر گرنگە و زۆر گەورەشە بەڵام ئەمێنێتەوە سەر بەردەوامبوونی ئەو کاریگەریە ئێستا بۆ نمونەکە یەکەم جار بەشی کوردی کرێتەوە لە زانکۆی بەغدادا سێرەکەی کۆمەڵێک قوتابی کۆمەڵێک مامۆستا کۆمەڵە توێژەر و ئەدیبی زۆر گەورە بەرهەمێنێ و کاریگەری گەورەیە بێت دواتریش کە کوڕی زانیاری کورد لە بەغدادا دەمەزرێت لەلایەن ئەو کەڵە نووسەر و کەڵە توێژەر و کەڵە بیرمەندانی کوردەوە بزانە چی کاریگەرێکی گەوری دروست کرد چەند بەرهەمی زیندویان دروست کرد بۆیە بوونی ئەو دامەزراوانە زۆر گرنگە و ڕۆڵی کارایشی بینی و دەبینێ بەڵام دواتر کە ئەم دەستگایانە سربەخۆیان لێ وەرگیرێتەوە و لەلایەنێکی دەرەوەی زانکۆ ئاراستە ئەکرێن و ئەو کەسانەی کە ئەتوانن خزمەت بکەن و ڕۆڵی کارایان هەبێت سنوور دائەنرێ بۆیان بربەستیان بۆ دائەنرێت کایەکە ئەچێتە ئەو بارەی کە پاشەکشە دروستە بێت لە جیاتی ئەوەی کایە ڕۆشنبیریەکە کایە ئەدەبی و ڕخنەیەکە زیاتر گەشتە بکە و فراوان ببێت سەر ڕای ئەم هەموو زانکۆ و بەشە جیاوازانە و ئەو ڕێکخراوە جیاوازانی کە جەنابەت ئاماژەی بۆ کرد بەڵام شتا لە ئاستی پێویستان نییە لەبەر ئەوەی پلانی کللتوری لە زانکۆکانان نیە لە وەزارەتی ڕۆشنبیریانە لە وەزارەتی پەروەردەیانە لە وەزارەتی خوێندنی باڵایان نییە ئەم بەستنەوەی زانکۆ بەستنەوەی ناوەندەکانی ڕۆشنبیری و فێرکردن بە دەرەوەی زانکۆ بۆتە مایی مراندن لە جاتی ئەوی بێتە مایی ژیانە و زیاتر گەشە سەندن لەوانەیە شتێکی لەم جۆرە بوو بێ کە کۆچکردو و مەسعود محەممەدی ڕەحمەتی جۆرێک لە ترسی هەیە کە هەمیشە یەکێتی نووسەرانی ئەوەی کە پێیان وتراوە لە سەردەمی ئەوسای ئەکادیمیای کوردی یان نووسەرانی ئەوساوی سوێتی یەکسەر ڕاستەخۆ بە ئەنجومەنی وەزیرانەوە بەسرێتەوە ترسەکە لەم جۆرەوە سەری هەڵدا و درکێکی جوان بۆی لەو سەردەمەیە کە لای گەورە نووسەرێکی وەکو مەسعود محەممەدە بوو بڵێ ئەو هەردەم لە زۆر نووسینە ئاماژەی بۆ کردووە و ڕنگدانەوەکەشی لە ئەرزی واقعیا ئابینین کە نابێ بەڕاستی من لە شوێنەکە هەر ئاماژەم بۆ کردووە لە تەنانەت ئەو وڵاتانەی دەوروبەرمان کە وڵاتی پێشکەوتونین لە چاو وڵاتە جیهانیەکانە تۆ نابینی بەو زەقیە با بڵێن ئۆرگانێکی حیزبی هەبێ ئاراستەی زانکۆ بکە ئاراستەی بوارەکانی پەروەردەکان نییە هەش بێت لە ڕێگەی وەزارەتەوەیە لە ڕێگەی وەزارەتەوە با دەست با بڵین ئاراستەکردن هەش بێت
کاریگەریەکەی بەو شێوەیە نابێت. من هەجمە بەستێک دێت ئەو دەستەخاتە ناو کاروباری زانکۆ، دەستەخاتە ناو کاروباری وەزارەتی پەروەردە، دەستخاتە ناو کاروباری وەزارەتی خوێندنی باڵا، کەسی نازانستی ناتوانادار بەڵکو کەڵی کەسی کۆڵەوار ئەکاتە بەرپرسی یەکە کاریگەرەکان ئیتر لەسەری سەرەوە بۆ خواری خوارەوە، ئەمە کاریگەری خراپ دروستەکە. ئەگەر لە وەزارەتەکانەوە بێت ئەو کاریگەری خراپی بۆ شێوەیە نابێت، چۆن بێ وەزارەتە و مورکی دەوڵەتی پێوەیە. ئێمە لەلایەکەوە وەزارەت لەلایەکەوە کە کەسەکان کەسی دانراون و کەسی نازانستین لە دواتریش ئۆرگانەکەی لە دەرەوەی زانکۆ ئاراستەی زانکۆوەکە ئاراستەی قوتابخانەکانەکە ئەمە وای کردووە لەوەی کە ئەو بزاڤە ئەدەبی و ڕخنەی کە هەمانە لەو ئاستەیان نەبێت گەشەسەندەکەی لەو ئاستەیان نەبێت کە ئێمە خوازیارین یاخود لەگەڵ ئەم ڕەوتە جیهانیە باڵایە هەڵبکات. ئەمە وای کردووە کە ئێمە نەتوانین وەکو پێویست خزمەت بۆ ئەدەبە بکەین کە هەمانە و خزمەت بۆ ڕخنەی بکەین کە زیاتر بکەوێتە سەرپی خۆی و بتوانێم لە ڕووی ژیاریەوە ناسنامەی نەتەوایەتی و مناسنامەی فەرهەنگیمان بە تایبەتی لە ڕووی ئەوەی دیکە ڕابگرێت و وەکو هاوتا پیشانی بدات. دەستەکان خۆش بێکا دکتۆر بابەتەکە ئاوکێش بوو، سەرەداوی زۆر بوون، بەڵام بەگشتی توانیمان پرسی باش بوو ڕژین بە هیوام بینەر و بەردەنگ و بیسەریە مخۆی بگەڕە بەدوای ئەو پرسیارانە کەکەم تا زۆرێک توانیمانە بیوروژێنین، چونکە خۆ دەزانی هەر بەجیا ئەدەبی ناوچەیە و بەجیا ئەدەبی جیهانی و لە ناویدا سیاسەتی کولتوری و حرەکەی تەرجەمە و هەرێک لەوانە بۆ خۆی خاوەنی ئەوەن کە یەک بەرنامەیان لەسەر بکەی. من سوودم لێ قسەکانی بەڕێزت زۆر وەرگرت وەک چۆن سوودم لە نووسینەکانی ترە وەرگرتووەکەم تا زۆرێک لە ناو توێژینەوە کتێبەکان تا دەستخۆشیت لێ یەکەم دووبارە و چەند بارە ئەرکت کێشا و گەورەیت نوان سپاس بۆی کە لە بەرنامەی بانیژەیە ئامادە بووی. سپاس بۆ جەناب بوو بۆمان دووبوونت. دەستی خۆش بێ. بینەرانی ئازیز و خۆشەویست، هاتمە کۆتای ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بانیژە کە بریتی بووی لە باسکردن دەربارەی ئەدەبی جیهانی و ئەدەبی لۆکاڵی و پەیوەندیەکانی نێوانیان و ڕۆڵی ئەدەبی کوردی لەو نێوەندەیە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر یادگار لەتیف شارەزووری نووسەر و مامۆسای زانکۆ تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم تەندروست بن.